خۆی ئەوەی کە پێشمەرگە لە ئەرکدا بێت یعنی ئەوانەی موچەخۆرن لە ئەرکدا بن ژمارەیان بە شێوازی گشتی نزیکە 170,000 کەسە یعنی بڵێن ئەوانەی ژمارەی کە موچەخۆری هێزی پێشمەرگەی کوردستانە بەڵام ئەوەی کە تا ئێستا لە وەزارەتی پێشمەرگە بە پێ ئەو ئامارانی کە ڕێکخراون بەڵێ نا وەکو پەنجا نزیکەی ئەگاتە 62 تا 63,000 کەس لە هێزەکان یەخراون ئەمجا ئەگەر ئەو هێزە حتا ئەگەر یەکی گرتوێ لە ناو وەزارەتی پێشمەرگە کێشەکە ئەوەیە یەکگرتنی ژمارەیە یەکگرتنی بیرروباوەڕی جەنگی نییە گرنگ ئەوەیە تو کە هێز ڕێخست ئەو هێزە بە بیرروباوەڕێکی جەنگی پەروەردە بکەین کە ئیتر ئەو چەکدارە ئەو جنگاوەرە چ پێشمەرگە بێت چ پۆلیس بێت چ ئاسایش بێت دژە تیرۆر بێ زێرەڤانی بێ بەرگێ ئەبێ بیر لەوە بکاتەوە ئەو جنگاوەرێکی نیشتیمانی هەرێمی کوردستانە ئەو بەرژەوەندی باڵای نیشتیمانی هەرێمی کوردستان ئەپارێزێ نەوەکو بەرژەوەندی باڵای حیزبێکی سیاسی